ناوچەکانی دیالە و خانەقین بوونەتە مەیدانی جوموجۆڵی بەرفراوانی داعش. بە گوێرەی زانیاریەکان هیچ هەفتەیەک ناگوزەرێت کە داعش لەو سنوورەدا کردەیەکی تیرۆریستی ئەنجام نەدات. هەڕەشەکانی لە ئێستادا لەسەر سوپای عێراقا، مەرامی مانەوە و خۆ دووپاتکردنەوەی هەیە. ئەم منتیقەی ئێمە کە منتیقە کوردستانیەکانەوە منتیقەی خانەقینە، داعش دوو ئامانجی هەیە. ئامانجێکی یەک منتیقەیەکە لە ڕووی سروشتی جوغرافیەکەی وە منتیقەیەکی لەبارە و منتیقەیەکە ئەتوانێت خۆی تیا حەشاردا، و ئامانجی دووەمشی لێدانی هێزە ئەمنیەکان و تەنگە تاوکردنی لادێ کوردەکانە. ئەمەش ئامانجێکی باشە، ڕەنگە خەڵکی عەرەب و ئەمانە هاوکاری بۆ ئەم بەبەستەکە عەرەبی شۆبێنی ئەوانە. و تیرۆریستانی داعش لە ناوچە کوردستانیەکان بە تایبەتی ئەو ناوچانەی کە سوپای عێراقی پێ نەگەیشتووە، تاوەکو ئێستا سوپای عێراق زیاتر لە جموجوڵی تازەی و لە دابەشبوون و لە کەرتەکانی تازە کە بڵێن ئەیگرێ مەسکێکە، زیاتر چاوی لەسەر هێڵە گشتەکانە، خەتە گشتەکانی نێوان شارەکانە، بە تایبەتی هێڵی پێشەوەش لە نێوان هێزی پێشمەرگا کە ئەو ناوچانە هیچ جێ مەترسیێکیان نییە بۆ سوپای عێراق و هیچ وەکارێکی مەترسیش نییەوان دێنەوێ بەداخەوە. ئەو بەری دەریاچەی حەمرین و بەشێک لە چیای حەمرینیش مۆڵگەی سەرەکی مانەوەی داعشە. هاتوچۆی بەردەوامیان لە سێگۆشەی دیالە، سەڵاحەدین و کەرکووکدایە. بە قوڵایی زیاتر لە 20 کیلۆمەتر لە سنووری خانەقین و گوڵاڵە تەراتێن دەکەن. زۆربەی زۆریشی لە شێر دەسەڵاتی هێزەکانی عێراقایە، یان ئەو شوێنانە قاتعی جێشی عێراقیە یاخود هێزەکانی کەی عێراقە کە وەکو حەشدی شەعبی و پۆلیسی فیدراڵی و ئەوانە. ئەمانە بۆ خۆیان لەو ناوچانە توانیویانە جێگا و پێگەی خۆیان دروست بکەنەوە و توانیویانە خۆیان حەشار بدەن و ئەشتوانن چالاکی گەورە و بچووک لە هەموو ئەو ناوچانە بکەن، وەکو ئەوەی کە لە منتیقەی بۆ نمونە لە منتیقەی حەلوانە کەم هەفتە هەیە کە لە منتیقەی خانەقین چالاکی نەکەن، چالاکی سەربازی نەکەن و دەستی باشیش نەوەشێنن وەکو لایەنی سەربازی بڵێ. دوای تێپەڕینی 6 ساڵی زیاتر بەسەر دەرکەوتنی ئەم گروپە تێرۆریستیە لە عێراقدا، هێشتا مەترسیەکانیان ماوە. سوپای عێراقیان کردووەتە ئامانج، بەڵام لە هیچ سنوورێکەوە نەیانتوانیوە لە پێگەکانی پێشمەرگە نزیک ببنەوە. سامان کەریم، کورتساد نیوز، کفری.